دایک زۆر کاریگەرێکی زۆر هەیە بۆ تربێتکردنی منداڵەکان. بۆیە کاتێ نوح بانگی کوڕەکەیەکا ونادى نوح ابنه وكان في معزل يا بني اركب معنا ولا تكن مع الكافرين قال سآوي إلى جبل. ئەوە تربێتی دایکێتی وا تربێتی داوە بە قسەی باوکی ناکە. ئەڕۆمە بان شاخێکی بەرز. بەڵام ئەی ئیبراهیم چی بە ئیسماعیلە لێ؟ فلما بلغ معه السعي قال يا بني إني أرى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى. دایکی چۆن تربێتی دا؟ قال يا أبت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين. کوڕم سەرت ئەبڕم باوە دەی بیکە ئەوەی تۆ ئەڵێ یەڵە سفەرموو ئەو ملمە. کوڕم وەرە نەجات دەدەم نەوەڵا بە قسەی تۆ ناکە. ئەوە تربێتی دایکە بۆ منداڵ. ئەمانەتێکی زۆر گەورەیە مەسئولن لە قیامەت بەرامبەر ئەو منداڵانە. بۆیە دایکی کوڕەکەی نوح ئەمەیە کە ضرب الله مثلا للذين كفروا امرأة نوح وامرأة لوط كانتا تحت عبدين من عبادنا صالحين فخانتاهما فلم يغنيا عنهما من الله شيئا وقيل ادخلا النار مع الداخل. ژنەکەی لوط پێغەمبەر سەلامی خۆی لەسەر بێ، ژنەکەی نوح پێغەمبەر سەلامی خۆی لەسەر بێ، لە قیامەت پێیانەوترێ ئەدەی بەرەو جەهەنەم بڕۆن، ئەیان کردە ناو جەهەنەمەوە. ئەمە حاڵی ئەوانە. ئەی دایکی کوڕەکەی ئیبراهیم کێیە؟ هاجەڕەیە کە بە ئیبراهیم ئەڵێ بۆ لەم سەحرا چۆڵە جێمان دێری، ئەمە ئەمری خوایە. پێیان ئەڵێ ئەو شەڵێ ئیذەن لا یوضەیعونا، بڕۆ گوممان ناکە خوای پەروەردگار. ئەوش دایکی کوڕەکەی ئیبراهیمە سەلامی خۆیان لەسەر بێ. کۆتا خاڵش براکانم ئەوەیە هەچ منداڵێ بە قسەی دایک و باوکی نەکا وەکو کوڕەکەی نوحی لێ دێ. هەچ منداڵێ بە قسەی دایک و باوکی نەکا ئەوە بە هیلاکە ئاچێ لە دنیا، بەخوا خەسارەتمەند دەبێ، وەڵڵا نەدامەتە بێ. بەڵام دایک و باوکی چاکە، دایک و باوکی چاک نەک دایک و باوکی ڕێ لە کوڕ بگرێ، نەیە لێ تاعەتی خوا بکە و نەیە لێ بچێ بۆ مزگەوت و نەیە لێ بچێ بۆ حەلەقەی ذیکر و بۆ خوێندنی عیلم. نەکە و باوکانە وەولەد صالح يدعو له، باوکەکە هانی کوڕەکەی دابێ بۆ کردەوەی چاک، ئەمجا کە ئەو کاتە ئیسفادەی بۆی هەبێ. بەڵام هەچ کوڕێک هەچ کچێک بە قسەی دایک و باوکی خۆی نەکا ئەوە خەسارەتمەندە. ئەوە تا کوڕەکەی نوح سەلامی خوای لەسەر بێ جوابی باوکی ناداتەوە، بەڵام بە هیلاکە چووە. چەندەها کوڕژێک کە جوابی دایک و باوک نادەنەوە، خەریکی مخدرات خواردنە و لە سژ ناکەوتە و خەریکی زیناکردنە و خەریکی عارە خواردنەوەی و شەو نازانی کەی دێتەوە و خەریکی پەرژینی قایم بێ لە ڕووتان هەزار ئیشێکی خراپە و هاوڕێی خراپ لە دوایە نەدامەند دێنێ و هەرچیەکەن بە قسەی دایک و باوکتان بکەن لە تاعەت و لە چاکەیە لە قسەیان دەرمەچن. وەکو خوای پەروەردگار لە ئەدنا کەلیمە لە قورئانە فەرمێ فلا ولا تقل لهما ئوف، ئۆف بەرامبەریان نەکەن، مەقەیەت بن، ئۆف بەرامبەر دایک و باوکتان نەکەن. چجا قسەی خراپ و قسەیان بشکێنیت و دەنگ بەرزۆکی بەسەریانە و لێیان ئەمە هەمووی تووڕەبوون و غەزەبی خوای لەسەرە. رب اجعلني مقيم الصلاة ومن ذريتي ربنا وتقبل دعاء إن الله وملائكته